کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا. بینەرانی خۆشەویست، ئەمڕۆ پێمان باش بوو وەک تیمی ڕۆژنامەوانی کەناڵی UK4 سەردانی یەکێ لە مزگەوتەکان بکەین کە بەردەوام و سیرۆژی ڕەمەزان لێرە ئێواران ئیفتارەکەنەوە و چێشتونانێکی جوان حازرەکرێ و کۆمەڵێ لەو برا خوشکانە لێرە کۆبنەوە. پێمان خۆش بوو ئەمڕۆ لەگەڵەوانە ڕۆژوو بشکێنین و ئێستاش نزیکی بانگە ئینشاءالله هەمومان پێکەوە وەکو برا گفتوگۆیەکەکەین و بزانین چیان لێناوە، بزانین چیان کردووە، بزانین پلان و بەرنامەیان. خۆشەویستان هاتین بۆ شوێنی چێژدێنانەکە، خۆی گەورە سەلامەتیان کا بەردەوام خەریکن و ماندووە بن و نزیکی بەربانگیشە بزانین چیان ئامادە کردووە و خەریکی چین. سەلام عەلەیکوم مامۆستاگیان، لەشتان ساغ بێ و خۆی گەورە لەشتان ساغکە، ماندوو نەبن. بزانم ئەمڕۆ چیتان ئامادە کردووە بۆ بەربانگ؟ وەڵایی ئەمڕۆ وەکو ڕۆژانی کە عادەتەن هەر شلە و برنجە، ئیتر بە زۆری شلە و برنجی فاسۆلیا و کوولەکەی و ئیتر ڕۆژانەیەشی گۆڕین بەڕاستی، ڕۆژێک بڵێن ناوئەتەکان نەگۆڕین، شلەکان نەگۆڕین، ئیتر بەس بە زۆری هەر شلە و برنجە. ئیتر خێری ئەو خێرخوازانە بنووسێ بەڕاستی ئەوان خواردنێنن هەر لە گۆشت و لە برنج و لە ئەنواع بڵێن ئەسراقێن ئێمەژێکین بە خواردن بۆ ڕۆژوانان بۆ ئێواران خێری هەموو لایەک بنووسێش. ئەمەوێ ئاماژە بەوە بکەی ئەم چێشتونانەی کە ئەکرێ لە سیگیرفانی خۆتان نیەوە تەنها ماندووبوونەکەتان پێ بڕێ و خێرخوازانە هێنن. بەڵێ بە زۆری خێرخوازانە هێن، ئیتر ئێمەش لە ڕاستی ئەوەی بە گوێرەی توانە خۆشمان بەشداریەکەین ناو بەناوەڵ، هەر بە زۆری هەر خەڵکان بڵێن خێرخوازان بڵێن مەساریفە ئەوان گرتویانە تا ئەسوی خۆیان. کاک جەمال، ئەمەوێ ئەوە بڵێم تۆ ماوەیەکی زۆرە خەریکی نان و چێشت و چەند ساڵێکە خەریکیەوەی بەخۆبەخشی لە پێناو خوای گەورە، ئەمە چەندێ لە کاتی تۆی گرتووە یاخۆ تۆ گەرە و مانگە ئیش نەکەی چەندێ زیان بەر تۆ ئەکەوێت؟ وەڵایی لە کاتی نەگرتووم لە ڕاستی خۆم لە ڕاستی خۆم ئەویشم هەڵبژاردووە، حەزی شەکەم، یعنی هەموو تەمەنیشم هەر حەزم کردووە بەڕاستی وەکو خۆم هیچ کاتێک لە ئەوڵی یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە کە حەزم کردووە کە ئیش نەکەم بەڕاستی، یعنی حەزم کردووە خۆم تەرخان کەم بۆ ئەو مانگە پیرۆزەکە بەشداری ئەو خێرە بم بەڕاستی. حەزەکەم پێم بڵێ بزانم چی و لێناوە، بزانم ئەم برنجە چی و تێ کردووە. بەخۆبڵێ بەڵێ شلەی کوولەکە بە کەرەوز و تەرتیبات و شتی خۆی بڵێ. ئەوی کەشیان بزانین ئەوی کەشیان چییە؟ گۆشتی حەیوانە. بەڵێ بەڵێ لەشتان ساغ یاخوا ماندوو نەبن. بەڕاستی من نەتوانم لێرە بڵم لێرە چووکە موبەقێکی زۆر بچکۆ لێ هەڵاوێکی زۆریە، خۆم ئێستا حالیە نەکڵێم ماندوو نەبن، جێ دەستخۆشین بەڕاستی. ئەی هاوارە گۆشتە خۆی کوشتووە مامۆستا، دەستت خۆش بێ، زۆر نایابە، لەشتان ساغ بێ، خی گەورە پاداشتان باتەوە. کاک جەمالگیان ئێوەش بنووسێ بە خێراتتانەکەین یاخوا سەلامەت بەڕێزن، سەلامەت بیاخوا. ئێواران لە دوای ئیشتی بۆ ئێرە یا لە دوای شۆ ناوەڵە لە دوای شۆ دێم یارمەتیشیان دەدەم و لێرەش دەبین و شانشت تەراویح و ئەوانە دەکەین جا دەڕۆین. وردەکەتان خستەیت بەرەو لێ لە تۆ وەڵا خۆشە سێژ لێ دەبینی. کاگەرام سڵاوی خی گەورە لێبێ. ئێوەش کاک گۆمە بەخێر بێن. بێ بڵێم جەنابتان وەکو بەڕێوەبەری ئەم شوێنە کە بەردەوام میێواران ئیفتاری تیاکرێتەوە، کۆمەڵی خەڵکی زۆر گەنجێکی زۆر کۆ بێتەوە لە هۆستێلەکانی شەو خەڵک هەردێن، ئەمە چۆن بیرتان لەمە کردەوە؟ سوێرە جامیعەیەکیشە هەم بۆ شوێنی ئاشتەوایی و بۆ مارەکردن و بۆ نوێشکردن و بۆ کۆمەڵێک شوێنی شتی خەیری بەکاردێ. سەرەتا بەخێر بێن، زۆر خۆشحاڵم بە هاتنتان. ئەلبەتە مزگەوت ئەگەر بمانەوێت دەور و ڕۆڵی خۆی ببینێ، ینی بەڕاستیە بێ هەموو ئیش و کارێکی خێری مسلمانانی تی ئەنجام بدرێ، وەکەوی کە تۆ باست کرد شوێنی بۆنەی خێریە، ژنمارەکردنە، ناونانی مناڵە، هەر بۆنەیەکی ئاینی لە ناو مسلمانان لە مزگەوتا جێ بێتەوە. و ئەم مەشروعیش کە ئێمە لە ڕەمەزانانە هەموو ڕەمەزانێک کە ئیفتارەکەینەوە، ئەلبەتە بە هاوکاری خێرخوازان خوا گەورە خێری هەموو لای بنووسێ کە هەموو ڕۆژێک ئیفتارەکرێتەوە لێرە خواردن ئامادەکرێ.
بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە ینی لە ئیشکارن مەجای ئەوانەیە کە خواردن دروستکەن لە ماڵەوە و یاخود لە هۆستێلەکان وەک جەنابەت ئیشارەت پێ کرد و ئەو جاش جەمعەیەک کۆبینەوە لێرە کە بەڕاستی جەوێکی ئیمانی خۆش هەم ئیفتارەکەکەینەوە بە یەک و هەم نوێژی بە کۆمەڵەکەین و هەم ئەمێنینەوە هەتاوەکو کاتی نوێژی تەراویحەکان بەڕاستی جەوێکی ئیمانی خۆشە. تا چەند خێرومەنان لەگەڵ ئێوەیان تا چەند هاوکاریتانەکەم پشتیوانیتان لە ڕاستیە ئێمە لە سەرەتاوە کە دەست پێ ئەەکەین یعنی هیچمان بەدەستەوە نییە بۆ خوانی ئێواران بەڵام کاتێک کە ئەچینە ناو بەرنامەکەەوە کە دەستکەین بە دروستکردنی خوان بۆ ڕۆژانی ڕەمەزان هیچ کاتێک پەکمان لەسەر پارە نەکەوتووە الحەمدوللا خەڵکی دێ ئەڵێ من خەڵکەیە پارەی ڕۆژێک بە تەواوی خوانی ڕۆژوانەکان ئامادەیەکە خەڵکەیە مثلا بە فەردەیە برنج بەشداریەکە بە کێسێک ئاو بە پاکەتی خورما بە هەر شێوازە لێو شێوازان خەڵک بەشدارە بێ ئیتر مهم ئەوەیە کە خەڵک دێ بەدەمانەوە ئیشەکەمان ڕناوەسێ الحەمدوللا ئێمە لە ساڵانی ڕابردوو کە کۆرۆنا بووە یعنی کە شوێنەکان هەمووی داخراوە مەطعەمەکان داخراون ئێمە توانیمانە ڕۆژانە لەگەڵ مزگەوتێکی تراکە مزگەوتی برایەتی توانیمانە کە ڕۆژانە ئێمە خواردنی 300 بۆ 350 کەس لە ئوتێلەکان دابین بکەن بۆیان بەرین بۆ ئەوێش ینی لەو حاڵەتیشا خەڵک بە زیادەوە پارەی هێناوە خەڵک هاتووە بەدەممانەوە تەنانەت خوانی پاشێوشمان بۆ ئامادەکردن زۆرجار نانساجی و ماست و یعنی ئەوی کە پێویست بۆ پاشێوش بۆمان ئامادەکردوون الحەمدوللا خەڵکی زۆر بە باشی هاتوون بەدەممانەوە. وەڵی خۆشەویستانەوەی لێرەدا ئەوە بڵێم پاش کەمێکی کە لێرە سفرەیەکی زۆر ڕائەخرێ و ئەو میوانە بەڕێزانی کە دێن بۆ نوێش و بۆ ئێوارە خوانەکەش دێن بۆ ئیفتار هەمومان لێرە کۆبینەوە لێرە نانەخۆی. بسم الله والسلام على رسول الله پێیان کە وەزعێکی زۆر خۆشە یعنی کاتێک کابینە هەموو مسلمانانە خاستن کوردەکان لێرە کۆ ئەبینەوە ئیفتارەکەین هەست بە خۆشیێکی ترەکەی وازانی لە کوردستانی یعنی ناخزم و کەس و دۆست و ناسانەکانی خۆتی هەموو ماشەڵڵا کوردێکی زۆر کۆ ئەبیتۆ لێرانە ئینشاڵڵا هیوادارم نەکە لە ڕەمەزان هەموو کاتێکیشان ئەوها تەبایی خۆشی لەناو هەموو مسلمانان بە عام بەگشت تایبەتیش ملەتی کورد پێیابێتن ئینشاڵڵا پێیانمیشم ئەوەیە لەوەی لە کاتی ڕەمەزانە هەوڵ بدەن سەدەقە زۆر بکەن ئینسانی فەقیر و هەژار خاستن لە کوردستانی خۆمان زۆرن لەوێن دەرێدا ئینسانەکە هەر شتێکی کە 100 پاوانێکی شابێ پێی بنێری لەوێن دەرێ خوای گەورە لە لای خوای گەورە بزر نابێت و خوای گەورە فەرمی مەثەل و كلمة طيبة كشجرة طيبة كهيش نبي قسيتي خوش دلي مسلمانة كانت بخوش بكي هوادارم خواهي قورا أوها لبهشتش بانو برينا كومران بركاته آمين يا رب العالمين. سپاس ماما سلايك. عليكم السلام. ماما سلايك جاسلاي خواهي قورا لي. السلام ماما سا أم روحتي وبرايتي وأم كوبنويت شو نبيني. الله يسپاس بخوا ما بركتي رمضان الحمد لله خواهي مهربان واي كردوي لرمضان دا مسلمانان زيادتر ألفتي عن بيك وهي بحكم ويكا بيغمبري عليه الصلاة والسلام دا فرميد لرمضانان دا شيطانا كان زنجير دكرين إنسان ولفتو شوق وذوقي بو عبادات زيادتر دبيت وهمومان تا مزروين بويكا زيادتر عبادت كين تماشا دكين لرمضانان دا خلق واخر دبيت وأجر بركتي رمضان نبيت لكاتي كدا كم تلوى إنسان متواني واخر بيتو سباس بخواي مهربان كي مشتواني ما نخزمتي شو خلقه كينو أو خلق آخر كينو ليره نخوا بزاف جا خوا بخير سباس. والله فيش سيرة يعني من يك دوزار بس يوم كدوا خوا جورا يك لون فصلاني بس المسلمانين دا بس برايتيا بس قومية نية بس دروي قومية وزمان وكلتورة بس دين كوي كنا تمام راسي مسألة اللي خلق بزمان جواز بكلتوري جواز خلش جواز يركض بتوع أو بريتي لو كنعمة إسلام كوي كنا تمام زۆربەی لێرە یعنی وەزعی مادیان باشە توانن لە ماڵەوە خواردنی باشتر بخۆن خواردنی خۆشتر بخۆن بەڵام دێن لێرە بەیەکەوە لەگەڵ ئەو برایانە یان ئەو خوشکانەی کە تازە گەیشتونەتە ئێرە لێرە ینی هێشتا لە سەرەتای پرۆسەکەینە کە داخل نەبوون لەگە مجتەمەعی ئێرە شتێکی خۆش من لە دوورەوە هاتم یعنی تقریبا ساعاتێک بڕێگاوم هەتا دێم ئێرە بەس بۆی کە تا من چێژێک بینم لەگەڵ ئەو برا خوشکانە بەیەکەوە بە تایبەتی ئەومانانەوە برایانەکە پەیامێکە هەیە لەم ڕەمەزانەیە چ پەیامێکە ئێرە بۆ کوردستان وەڵای بۆ ئێرە ئەبێ ئەو کەسانەی کە پەیامەکانی جیاوازەیە کە بۆ ئەوانەی کە تازە دەگەن من ئەوانەی کە تازە دەگەن ئەبێ لاپەڕێش نوێ بکەنەوە لێرە لاپەڕێک بیکە بۆ نمونە خەڵکی لێرە هەیە منتەمیە یعنی بزانی هۆکارەکەی چێ بۆ هاتۆتە ئێرە یعنی تو ناکرێن بۆ نمونە خەڵکی هاتووە لە زوڵم مستەمڕای کردووە بەڵام لێرە دەبینی
پشتیوانی و زۆر مستەمەی کوردستان دەکە یعنی پێویستە بۆ موچە حرامەیان پێویستە بۆ سڵتە فاسیدەی لە کوردستانەوەیە ئەبێ قەتعەیەکدا ئەبێ دابڕانەکەوی لە بینە دوو زەمەنە ئەمە پێیان بۆوانی ئەوانی ئێرەشە ئەبێ دەست بگرن بەوانی کوردستانەوە کە وەزعی کوردستان خراپە چ بە یارمەتیە بە زەکاتە بە ئەو سەبەتە خۆراشانەیە کە من خۆم ئاگادارم خەڵکی مزگەوت لێرە زۆر بەدەمەوانی کوردستانەوەنا یارمەتیان دەرن بەڵام بۆ ئەوانینا کوردستانیش ئەبێت جوڵەیەکەوێ لە کوردستان ئەبێت جوڵەیەکەوێ ئەو وەزعی کوردستان بەلایەکدا بشێ ناکرێ خەڵک چاوی لە دەستگای خێرخوازی بی خەڵک چاوی لە خێرخوازان بی تا میلەتێک بژێنی بە قەناعەتیمەوە چارەسەر نییە چارەسەری ڕیشەیی ئەبێوەیە مەسەلەی داهات و قوتی خەڵک بگەڕێتەوە ئەو 500 ملیۆن بەرمیل نەفتی کە ڕۆژانە دەفرۆشرێ لەگەر ئەو داهاتانی کە لە هەرێمی کوردستان هەیە بە عەدالەت دابشکرێ موسەی خەڵک بکرێ خەڵک پێویستی بە بنوبەت نییە لێرە پارەی بۆ بنێرینەوە 25 پاوەنی بۆ بنێرینەوە وەڵڵا کاکەمە وەکو سەبەتەی خۆراشی مانگانەیە کابرا موچەی خۆی هەیە ژانی خۆی هەیە و دەژی پێویستی بە کەس نییە فەقیر هەیە ینی چینەی کەم هەیە فەقیر دەتوانین دەستیان پێوە بگرن بەڵام ئێستا دەتوانم بڵام 16 تا 70 میلەتی کورد فەقیرە یعنی ڕۆژانە ئێستا ئەو برایانە لێرە خڕێکخراویان هەیە لەگەل ڕێکخراوەکانی کوردستان خەریکن یعنی بڕاوکە فریان ناکەون ینی فریان ناکەون من یعنی جگە لەوەی کە من ئیش خێرخوازی ناکەم و خێرخوازی وەکو موەسسە بەم ڕۆژانە دەیان خەڵک پەیوەندی پێ دەکات لە قوتابی لە مامۆستا لە مامۆستای زانکۆ وەزعەکەمەوەندە خراپە خەڵک پێویستی بۆ هەیە ینی دوو چینایەتێکە بۆتە دوو چینی جیاواز ئەو تەبەقەی ناوڕاست نەمایە کە ئەمەش زەرش گەورەی لە کوردستان من هیوادارم جوڵەیە بکرێت بە شەقام بی بەلایەنە و پۆسیۆنەکان بی بەر شتێک ئەبێ کۆتایی بۆ هەژاریە گەورەیە بینین کە لە کوردستان داهموداجکردن هیوادارین ئەو ئەم ڕەمەزانە بێتە هەوێنی پێکەوە ژیان و ئاشتی تەبایی بۆ کوردستان ئینشاءالله کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا